سەی سایقا کە دوشمنەکانی بەعس ڕوخاندویانە. 33 ساڵ لەمە و بەرەو لە 10 ڕۆژی کۆتایی مانگی ئازاری ساڵی 1970 ڕژێمی بەعسی عێراقی تەواوی قەزای سەی سادقی خاپوور کرد. دانیشتوانەکەی بە ناچاری زێدی خۆیان بەرەو ئۆردوگای زۆرە ملەکانی باریکە و نەسر و ناوچەکانی دیکە بەجێهێشت. ڕژێمی بەعس بە خاپوورکردنی سەی سادقەوە نەوەستا و تەواوی خاک و خۆڵی قەزاکەی گواستەوە بۆ شوێنێکی دیکە تا شوێنەواری بە تەواوی نەمێنێت. هەستێکی زۆر ناخۆش بوو ڕاستی بە ناچاری من خۆم بیشێک بوو لەو کەسانێک کە لە ناو شارا بووم شارەکە ئەتاقێنرایەوە وێرانەکرا لەلایەک و ئێمەش شتەکان و کەلوپەلمان ڕاگواست و وەکو بڵێن بە زۆر دەرەکراین لە شار لەسەر خواستی خۆمان نەبوو دیار بوو. حکومەت بڕیاری چۆڵکردنی شوێنەکە یابوو. خانوەکانیش کە ئەوەلیەتی هەبوو بڵین لە بەلەدیەوەمانە ئەوەلیەتەکانیش نەماوە. ئێستا هەمووی ئەوراقی بڵین جێ ماڵە کۆنەکان هەرچێ بێتە ئەم شارەوە ماڵە کۆنەکان بە تەجاوز دانێ خۆی بە شەرعی دانێ لە کاتێکە کۆمەڵی خەڵکی زۆر لە پارکیان داگیر کردووە کۆڵانیان داگیر کردووە یعنی خراپەکاریەکی ئێجگار گەورە ینی سەی سایق جگەلەوە هەر بەرپرسی هاتوۆتە ئەم شارەکەی وێران کردووە یعنی جێدەسی دزێتی دیارە. دوای 33 ساڵ لەو خاپوورکردنە هێشتا سەی سادق خزمەتی شایستەی نەکراوە. ڕۆژنامەنووسێکی قەزاکە دەڵێت حکومەت بە تەواوی کەیسی خاپوورکردنی سەی سادق و چەند شارێکی دیکەی کوردستانی پشتگوێ خستووە و قەزاکە هیچ شتێکی ئەوتۆی بۆی نەکراوە کە شایەنی باسکردن بێت. سەرباری هەموو شتێک سەرباریەوەی کە نەتوانراوە خزمەتی سەی سایق بکرێ لە ڕووی ئاوەدانی و خزمەت گوزاریەوە بە شێوەیەک لە شێوەکان سروشتە ڕاستەقینەکەی سەی سایق لە سەی سایق سێنراوەتەوە. یعنی سەی سایق بەوە ناسراو بوو کە شارێکە شوێنی ژیانە شارێکە شوێنی کار و کاسپیە و گەشتکردنێکی زۆر فراوان بەم شارەوە تا چەند ساڵی ڕابردووشە بینرا بەداخەوە ئێستا ئەوەشی لە وەرگیراوەتەوە خەڵکەکە بەڕاستی خەڵک لە سەی سایق هەڵیەت. ڕۆژی 24 ئازار وەک ساڵ ڕۆژی خاپوورکردنی سەی سادق دیاری کراوە و ساڵانە یادی دەکرێتەوە. بڕیار وایە لە 33هەمین ساڵیادی خاپوورکردنی سەی سادقدا هەڵمەتێکی نەمامناشتن و پێشانگایەکی فۆتۆگرافی وێنەی کۆن و نوێەکانی سەی سادق بەڕێوە بچن. سەید سادق یەکێکە لە قەزا گەورە و دیارەکانی هەرێمی کوردستان و لە ڕووی کارگێڕیەوە سەر بە پارێزگای سلێمانیە. ژمارەی دانیشتوانی زیاتر لە 110,000 کەسە. سوێ محەممەد کەناڵی پەیام سەید سادق.